خلاص يعني كمان خلاص وحشة معك بقول توزيع كرنو نام بخشينو بو دعوتي بياني بو هشتی مارس لهمو جنانی جیهان پیرۆز دەکەم بە تایبەتی لە هەر چوار بەشی کوردستان پیرۆز دەکەم هیوادارم هەموو ژنێک ئەو ڕۆژە ژنە خۆیەتی بێن هەم گەشت و گوزارێکە هەم حەفلەی خۆمانە جەژن خۆمانە داوا لە هەمویان دەکەم بێن بۆ سبەینێ بۆ ئاهەنگە لە دەل و کۆتر لێ ئاهەنگ دەجێڕین و حەفلە دەکەین بە بۆنەی هەشتی مارسەوە بۆ تەواوی هەموو ژنان یعنی بەداخەوە زۆر بەداخەوە هیچ یاساک و هیچ قانونێک نییە بەداخەوە بۆ ژنانێ دەبنە قوربانی و توندوتی ژیان لەسەر دەکرێت هیوادارم ژن بۆ خۆی بتوانێت بە تەواوەتی پشت بە خۆی ببەستێ بۆی هیچ کە نەچەوسێنرێتەوە هیچ کە قەتڵ عام نەکرێت لە پێناو فەرق و جیاوازی لە پێناوی ژن و پیاودا یەکتر بگرین و هیچ هێزێک نییە بتوانێت شکۆی ژن و هێزی ژن تێک بشتێنێ ئەگەر ئەواشمان لێ دێت بەهۆی نەبوونی خۆمانەوە یەکتر ناگرین ئەگەر هەموو بەیەکەوە پشتێک بگرین هیچ کەسێک ناتوانێت شکۆی ئافرەت کەم کاتەوە.